سەرەتا دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ ئەم ئاهەنگە خنجیلانە. من خوێندکاری قۆناغی چواری مەدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەرم و دەستخۆشی لە بەڕێوەبەری قوتابخانەکەمان دەکەم و ستافی مامۆستایان زۆر ماندوونە ناسانە دەرزەکانمان پێ ئاڵێنەوە بە یعنی بە شێوازێکی زۆر جوان وەکو منداڵی سەرەتایی پێرمان ئەکەن و دەستخۆشییان لێ ئەەکەم و کۆمەڵێ خوێندکارێکی زۆر باش پێ ئەگەێنن و مامۆستاکانیشمان زۆر زیرەکن و شەهادەی بەرزیان هەیە دکتۆرا و هەمویان مامۆستای زانکۆن و من وەکو خۆم زۆر سوودم لەم قوتابخانەیە بینیوە و دەستخۆشییان لێ دەکەم و هیوادارم یعنی خوێندکارانی سنووری چەمچەماڵ پەیوەندی بە مەدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەرەوە بکەن، چونکە لێرە فێری زانستی شەرعی دەبن بەبێ بەرامبەر و خۆبەخشانە ئێمە پێ ئەگەێنن و زۆر سوپاسیان دەکەین. نەک هەر من هەموو خوێندکارەکان یعنی زۆر باشن لەگەڵمانە وەکو منداڵی خۆیان فێرمان دەکەن. من لێرە زۆر شت فێر بووم، فێری زانستی عەرەبی بوومە و فێری ڕەوشت بوومە، ئیتر فێری خوداپەرستیەکی زۆر باشت دەکەن. ئەبێ ئەوە چاک بزانین کە ئەگەر ئەمانەوێ و لە خەڵاتەکانی مامۆستایانی ئامادەیی عەبدوڵڵای کوڕی عومەرەوە دەست پێ دەکەین. من خوێندکار عادل ئەمین محەممەد وەناغی پێنجەم و کۆتایی سوپاس و پێزانینم هەیە بۆ قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر کە ئەم ساڵ کۆتا ساڵی من بوو لێرانە بە پلەی یەکەم لە ناوی برایانە پلەکەم بڕی خوێندەکانەکەم بڕی. سوپاس و پێزانینم بۆ هەموو مامۆستایان هەیە ئەوانەی لێرە ئامادە بوون و ئەوانەی لێرە ئەمڕۆژ ئامادە نین بەڕاستی ماندوو بوون هیلاک بوون لەگەڵمانە خوا خێر و پاداشتان بۆ بنووسێ ئینشاءڵڵا و هەموو سوپاسی خەڵکی ئەم شوێنش ئەکەین کەوا بەبێ ڕچاوکردنی هیچ شتێک لەگەڵمانە ماندوو بوون و هیلاک بوون و لەگەڵمانە هینمان کرد ماوەی ئەم 5 ساڵە شەو ڕۆژ لە خزمەتیان و مامۆستایان یەک بە خۆبەخشانە سوپاسیانەکەین کە لەم قۆناغی خوێندنەمان خوێندەکەمانیان پێ تەواو کرد و سوپاسیانەکەین بۆ زانست و زانیاریانەی گەیاندیان بە ئێمە. ئەم قوتابخانە ئەوەیە گرنگەکەوا زانستی شەرعی لێرە فێر ئەبی، فێری ئاداب و شریعەتی ئیسلامی ئەبی و هەروە فێری زانستەکان ئەبی لێرانە کەوا ئەو شتانی کە نەزانیوە تا ڕادەیەکی تەواو فێری ئەو عیلمە ئەبیت کە زانستێکوا ڕۆژە لە ڕۆژان کە تۆ نەزانی و ئیساگەم ڕۆگە سوودی لێبینی بۆ هەموو کەسێک. کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن خوای پەروەردگارەوە بۆی هێناوین یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة بەگشتی بچینە ناو دینەوە. سپاس بۆ خوا هەر کاتێک ئێمە دێینەوە ئەم شوێنە ئەبینین ئەلحەمدولله کۆمەڵێکی زۆر لە خوشکان و لە برایان سەرقاڵی قورئان و زانستە شەرعیەکانن کەەوە بەڕاستی سەربەرزیەکە دڵخۆشیەکە بۆ هەموو لایەکمان ئینشاءڵڵا. ئەمڕۆ وەکو لقی چەمچەماڵی ئامادەی عەبدوڵڵای کوڕی عومەر هەڵساین بە پێدانی خەڵات بەسەر ئەو خوێندکارانەمان کە لە ساڵی خوێندین 2022-2023 بەشداری خوێندەکەمانیان کردووە. شایانی باسە زیاتر لە 50 خوێندکارمان هەبوو و ئێمەش هەڵساین بە پێدانی خەڵات بە یەکەم و دووەم و سێمی خوێندنگەکەمان. خوێندنگای عەبدوڵڵای کوڕی عومەر یەکێ لەو خوێندنگانەی کە زانستە شەرعیەکانی تیا خوێندرێ و مێژووکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1997 و نزیکەی 18 ساڵە لە سنووری چەمچەماڵە خوێندکار وەردەگرێ و خوێندکار تەخەڕوجی تیا دەکەن. مێژووکەی گەڕێتەوە بۆ یەکی ساڵی 2005 ساڵانە خوێندکار وەردەگرێت و ئەم خوێندنگایە لە 5 قۆناغ پێک هاتووە و ساڵی کۆتاییشمان وزاریە و پرسیارەکانە لە سلێمانیەوە بۆ دێن. شایانی باسە ئەم خوێندنگایە لە 5 قۆناغ پێک هاتووە هەر قۆناغی 8 وانە دەخوێندرێ کۆی ئەو وانانەی کە خوێندکار لە ئامادەی عەبدوڵڵای کوڕی عومەر دەیخوێنێ چلوانە دەکا هەر لە وانەکانی تەفسیر و عەقیدە و نەحو و سەرف و مەنتیق و بەلاغە و فیرەق و سەرجەم ئەو وانانە دەخوێندرێ کە لە حوجەکانی کوردستانە دەخوێندرێ. سوپاس بۆ خوا توانیمانە سوود بگەینین بە کۆمەڵێ خوێندکاری ئەم دەڤەرەی خۆمان و کۆمەڵێ مامۆستای بەتوانە دەتوانن دەردی تیا بڵێن کە هەڵگری بڕوانامی ماسەر و دکتۆراشن
سوپاس بە خۆتوانیویانە سوودێکی باش بە خوێندکاران بگەین و کۆمەڵی خوێندکارمان ئەم خوێندنیان تەواو کردو و لە مزگەوتەکانە پێشنوێژی دەکەن و وتار دەخوێن و بە خۆبەخشی بوونەتە ئیمام و خەتیب. هیوادارین ئەو خوێندکارانی کە بۆیان دەگونجێت چونکە خوێندن لە لای ئێمە لە هەفتەیەکە 2 ڕۆژە ڕۆژی شەمان و چوارشەمان بۆ زۆر کەس دەگونجێ ئەوە بۆ ڕەگەزی خوشکان و بۆ برایانیشە. ئەو بەڕێزانی کە بۆیان دەگونجێت توانن سوود لە ئەو خوێندنە ببین و بەشداری لە خوێندنەکە بکەین. ساڵانە ئێمە لە یەکی هەشتەوە خوێندکار وەرەگرین بۆ یەکینەوە لە دەی نۆش وەکو سیستەمی خوێندنی قوتابخانەکان دەستەکەین بە خوێندن و پشوشمان پشووی قوتابخانەکانە لە کاتی ڕەمەزانانە دەواممان نییە بە پێی ڕێنمایەکانی سەرەوە دەوام لە کاتی مانگی ڕەمەزانەدا دەخرێ لە دوای ڕەمەزان دەستکرێنەوە بە دەوام و زۆربەی کاتی لە 12ی شەشە ئیمتحانەکانی وزاریمان دەست پێ دەکات و جەدوەلی لەسەرەوە دێ و بەڵام پرسان لە خوای پەروەردگار هەچەنێ لێی بترسی لێی نزیکە بیتەوە بەعکسەوە. بۆیە خوای پەروەردگار لە قورئانی ئەفەرمێ لە قورئانی پیرۆزدا